خەڵکێک هەیە لە پاشماوەی خۆی بەجێ دێڵێت و بەڕاستی ئەوە شێوازێکی زۆر ناشرینە. ئێمە داوا دەکەین ئەو کەسانێک کە دەچنە سیاحە و لە شوێنە گشتەکان دادەنیشن پاشماوەکانیان بەجێ نێڵن و یعنی مراعەتی ئەو کەسانە بکەن کە لە شوێنیوان دادەنیشنەوە یاخود کە دەڕۆن لە شوێن خۆیان ئەو شتانە هەڵگرنەوە ژینگە بپارێزن. پێویستە لەسەر ئێمە کاتێ دەچین بۆ سەیران ژینگەی ناوچەکە ڕابگرین وە ژینگەی و ناوە پیزنەی کاتێ دەڕۆینەوانێ ئەو ناوە پاو بکەینەوانێ بە پاکوخانیچکەدانێت جمعی دوای ئەوە خۆمان یاخۆ خزمی خۆمان کە سوکاری خۆمان دەچنەوە ئەو ناوەیەکی لە دیار دەناشینەکان کە لە کۆمەڵگای ئێمەدا هەیە کاتێ دەڕۆینەوە لە سەیران بەرزکردنەوەی تەجیری سیارە و لادانن لەسەر خۆڵ و تەبەتۆزکردن بەسەر خەڵکی دوای خۆمان هیوادار ئەم دیار دەناشینە نەمێنێت. پێویستە هاوڵاتی ڕێز لە سروش بگرێت، ڕێز لە یەکتری بگرین ئینسانەکان کە دەچینە دەرەوە کاتێک خۆش بەسە دەبین بەڕاستی پێویست ناکە یەکتر بێزار بکەین کاتێکی خۆشە جەوەکی خۆشە و پاک و خاوێنی ژینگە زۆر بینیمە ئینسانەکان دەبێت ڕێز لە سروش بگرن وڵاتی خۆمانە ژینگەی خۆمانە پێویست ناکە لە دوای خۆمانی شتێک بەجێ بێرین. ئەرکی حکوومەت ئەوەیە کە لە مەسافەی شوێنێک بۆ ماوەی شوێنێ بۆ شوێنێک لە شوێنە گەشتاریەکانە حاوەیەک دانێ و ئەرکی هاوڵاتیش ئەوەیە کە زڵ و پاشماوەکان کۆکاتەوە بیخاتە عەلاگەیەکەوە و بیکاتە زڵدانەکەەوە لەگەڵ خۆیان یا بێنێتەوە بۆ ماڵەوە بۆی ژینگەکەمان پیس نەبێ.